سبەی نەپەروەردە ئەبێ لە چوارچێوەی ئەم خێزانەیە. خاڵێکی تر کە فاکتەرێکی سەرەکیە بۆ ئاسوودەیی خێزان ئێمە مەفروضە ئەمانە و ثەقافەت بڵاو بکەینەوە دیاریکردنی ئەرک و مافەکان و دابش. پرۆسەی هەڵسەرگیری نابێت بەم شێوازە سیر بکرێت. ئێمە چەند محتاجی بۆی کە جنمان لەبەرابێت. ئەم جنانە چەند خزمەتێکی گەورە یاسای خوایە، یاسای شەریعەتە. ئینسان خۆی زۆر لە زانکۆی گەرمیان بە هاوبەشی لەگەڵ ئینستیتوتی ژیار و کۆمەڵی ڕووناکبیری و کۆمەڵایەتی کەرکووک هەڵەسێ بە ئەنجامدانی حوتەمین کۆنفرانسی زانستی خۆی بە دروشمی لە پێناو ئاسوودەیی خێزاندا و تایبەتە بە گیر و گرفتە خێزانەکانی کۆمەڵگەی کوردستانی کە چارەسەر و تەمان گرفت و چارەسەر و لە کۆنفرانسەکەدا کە 53 توێژەرتیا بەشدار بوون 40 توێژینەوە پێشکەشەکرێت و ئێستا دەستپێکی کۆنفرانسەکەمانە. ئەم کۆنفرانسی ئەمڕۆ کۆنفرانسێکی زۆر گرنگە باس لە ئاسوودەیی خێزانی کوردی ئەکات. دەیان توێژینەوەی زانستی هاتوونە کە وەکو چارەسەر باس لە هەندێ لەو کێشانەکەن کە ئێستا لە مجتەمەعی کوردیە هەیە و مجتەمەعی کوردی پێوە ئەناڵێنێ. ئەم جۆرە کۆنفرانسانە ڕاستەوخۆ پەیوەندیان بە کۆمەلگاوە بێت بە تایبەتی کێشەکانی کۆمەلگا هەنگاوێکە بۆ ئەوەی کە ئێمە زیاتر زانستیان و ئەکادیمێنە لە کێشەکانی کۆمەلگا بڕوانین و بەجددیش لە چارەسەرەکانی چکەم کۆمەلگا بەردەوام لە تەتەورێکی خێرایە. ئەم تەتەورە خێرایشە لەگەڵ خۆیدا هەندێک دەسڕێتەوە هەندێک تیش دروستەکە. کرێکارێک کە کارەکە لە مردم خاوەنکارێکە خاوەن کۆمپانیایەکە بە پۆیلەی نەکردووە کاری بۆ ئەکا مافی